بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمان لاپەڕە 227 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. پرسیاری ژمارە 1: شایان دەیەوێت پواسکێک دروست بکات کە لە هەر بنکەیەک 10 لای هەبی. بۆ ئەوەش تۆپە هەویرەکان بەکاردێنی بۆ سەرەکان و داری زەل بۆ لایەکان. ئایا چەند تۆپە هەویر بەکاردێنی؟ ڕێسایەکی زۆر باش هەیە لێرە ئەو خشتەیە، بۆیە ئەگەر لایەکانی بنکە 3 بوو، سەرەکان هەمیشە 2 ئەوەندەیە، واتە 6 دانەیە. هەموو لایەکانیش بەیەکەوە 3 ئەوەندەیە، واتە 9 دانەیە. ئەگەر هاتوو لایەکانی بنکە 4 بوو، سەرەکان 2 ئەوەندە 8، هەموو لایەکانیش 3 ئەوەندەی 4 12. و هەروەها ئەگەر 5 بوو 10 و 15. لێرە لەو پرسیارەی لایەکانی بنکە 10 دانەیە، واتە سەرەکان 2 ئەوەندەی 10 واتە 20 دانەیە. 20 دانە تۆپە هەویری پێویستە. پرسیاری 2: نەشمیل دەیەوێت هەڕەمێک دروست بکا کە بنکەکەی 10 لای هەبی. بۆ ئەوەش تۆپە هەویری پێویستە بۆ سەرەکان و داری زەلی پێویستە بۆ لایەکان. ئایا چەند دانە تۆپە هەویر و چەند دانە داری زەلی پێویستە؟ و ئەم هەڕەمە چەند ڕووی هەیە؟ پێش هەموو شتێک ئەگەر یەکێک نەزانی داری زەل مانای چییە، نەڵا یان ژاژ یان قامیش، و شێوەکەشی ئەو جۆرەیە کە ئەوهایە. کە وشک دەبی ئەو کاتی ڕەنگە زیاتر بەکاربێ لۆ دروستکردنی ئەو جۆرە شێوانە. داری زەل ئەوە هەڕەمەکە کە بنکەکەی 10 لای هەیە، لاواتە ئەو هێڵانەی دەوری شێوەکەیاندایە، لێرە 10 لایە. ئەوجە پرسیارەکە ئەوەیە: ئایا چەند ئەو هەڕەمە چەند سەری هەیە؟ چونکە بنکەکەی 10 لایە، واتە 10 سەری هەیە، و لەسەرەوەش یەکسەر، واتە 11 دانە سەری هەیە. ئەدی چەند لای هەیە، واتە چەند داری زەلی پێویستە؟ لە خوارێ 10 دانە، لە تەنیشتەکانیش 10 دانە دەکاتە 20 دانە. چەند ڕووی هەیە؟ لە تەنیشتەکان 10 ڕوو، لە بنکەکەش 1 ڕوو، واتە 11 دانە ڕووی هەیە. کەواتە ئەوها پرسیارەکەی چا دەکەین؟ 11 تۆپە هەویری پێویستە، 20 داری زەلیشی پێویستە نەشمیل لۆ دروستکردنی ئەو هەڕەمە. چەند ڕووشی هەیە هەڕەمەکە؟ 11 دانە ڕووی هەیە. 11. پرسیاری ژمارە 3: ئەگەر هێڵێکی ئاسۆیی و هێڵێکی ستوونی لەسەر کاغەزێک کێشرا، کاغەزەکە بۆ 4 بەش دابەش دەکا. واتە ئەگەر کاغەزەکە ئەوها بوو، بۆ وێنە ئەوە کاغەزەکەیە، دەمانەوێ لە ناوەڕاستی کاغەزەکە هێڵەکی ئاسۆیی ئەوها، هێڵەکی ستوونیش دروستکەین. کاغەزەکە دەبیتە چەند بەش؟ دەبیتە 4 بەش. 1 2 3 4، وەکو لێرە دروست کرایە، دەبیتە 4 بەش. پرسیارەکە ئەوەیە: ئەگەر هاتوو کاغەزەکە لەسەر کاغەزەکەی 8 هێڵی ئاسۆیی
و 8 هێڵی ستونیمان کێشە. ئایا کاغەزەکە ئەو کات دەبیتە چەند بەش؟ لێرە ئەمن لەسەر ئەو کاغەزەی 8 هێڵی ئاسۆیم دروست کردیا بە ڕەنگی مۆر و 8 هێڵی ستونیش بە ڕەنگی سۆر. ئەوجا ئێستا دەژمێرین بزانین ئەو کاغەزە بوویتە چەند بەش. لێرە ئەگەر بژمێرین ئەوە 1 بەش، 2 بەش، 3 4 5 6 7 8 9 ئەوە بە ئاسۆی. دیسان دەژمێرم ئەوە 1 2 3 4 5 6 7 8 9 دیسان 9 بەشە بە ستونیش، کەواتە هەموو ئەو بەشانە پێویست ناکە بژمێرم، تەنیا 9 دەینم لێ چی دەم لەگەڵ 9 یەکسانە بە 81، کەواتە پارچە کاغەزەکەی دەکاتە 81 بەش. 81 هەموو کەسیش دەتوانی بە خۆی پارچە کاغەزێکی بینی و هێڵەکان دروست بکە. پرسیاری ژمارە 4. هێرۆ سندووقەکانی بەم ڕێگەیە خوارەوە خستە ڕوو. 1 سندووق لە ڕیزی یەکەم، 3 سندووق لە ڕیزی دووەم، 5 لە ڕیزی سێیەم، واتە هەموو جارێ 2 سندووق زیادی دەکرد لە هەر ڕیزەک. ئایا هێرۆ دەتوانی چەند سندووق بخاتە ڕوو ئەگەر بزانی کە دەتوانێت 10 ڕیز لە سندووق دابنێت؟ ئەمن لێرە ڕیزەکانم دروست کردیا، بۆیە لە ڕیزی چارەمەوە دروستم کردیا. لە ڕیزی چارەم چونکە هەموو جارێ 2 سندووق زیادەبی واتە 7 سندووقە. لە ڕیزی پێنجەم ڕیزە سۆرەکە 9 سندووقە، ڕیزە کەسکەکە 11، ڕەشەکە 13، هەتا دێ زیاد دەبی پەمبەکە 15، شینەکە 17 و قاوە یەکەش 19، کەواتە وەڵام 19 سندووق دەتوانی دانێ لە ڕیزی دەیەم. ئەو وەڵامە ڕاستە. پێدەچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. بەکارهێنانی پێدراوەکان وێنەکە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 5 هەتا 7. مەبەستی ئەو وێنەی ئێرەیە. پرسیاری 5 لە کام ڕۆژ بەرزترین جیاوازی پلەی گەرمی هەیە لە نێوان نزمترین و بەرزترین پلەی گەرمی و جیاوازیەکە چەندە؟ ڕەنگە زۆر ئاسان نەبی ئەو پرسیارەی تێبگەین، بەڵام مەبەستیان ئەوەیە لێرە ڕۆژی دووشەم و سێشەم و چارشەم و پێنجشەم و هەینی نزمترین پلەی گەرمی بە شینیە، بەرزترین پلەی گەرمیش بە سۆری دروستکرایە. ئایا کامە جیاوازی لە هەمویان زۆرترە؟ ئەمن لە ڕۆژی دووشەم جیاوازیەکەی دەینم بەرزترین 26ە، نزمترینیش 21ە، ئەو پلەیە لەگەڵ ئەو پلەی 26 21 لێ بڕوە یەکسانە بە 5. جیاوازیەکەی لێرە دەنووسم 5 نووسیە. ڕۆژی سێشەمیش بەرزترین 26ە، نزمترینیش 20ە، کاتە جیاوازیەکە 6ە. ڕۆژی چهارشەم بەرزترین 25ە، چونکە ئێرە 25ە ئەوها لەمابەینی 24 و 26 واتە 25ە، و ئێرەش 18ە، 25 18ی لێ بڕوە یەکسانە بە 7. لێرە دەنووسم جیاوازیەکە. پاشان لە ڕۆژی پێنجشەم ئێرە بەرزترین 28ە، نزمترین 22، کاتە جیاوازیەکە 6ە. لە ڕۆژی هەینی بەرزترین پلە 29ە و نزمترین پلەش 21ە. 29 21 لێ بڕوە یەکسانە بە 8، کاتە ڕۆژی هەینی جیاوازیەکە لە هەمویان زۆرترە.
نەدەبوا بنووسن بەرزترین جیاوازی، دەبوا بنووسن زۆرترین یان گەورەترین جیاوازی. کاتە وەڵامەکە ڕۆژی هەینی. پرسیاری 6 دیاری بکە کام دوو ڕۆژ گەورەترین گۆڕان لە پلەی گەرمی هەیە. ئایا گۆڕانکاریەکە لە نزمترین پلەکانی گەرمی بوو یان بەرزترین؟ ئێستا ئەگەر تەمەشاکەین گۆڕانکاری لە مابەینی دووشەم و سێشەم لە سەرهێڵە شینەکە چەندە، گۆڕانکاریەکە لە ڕۆژی سێشەم پلەی نزمترین پلە چەند بووە؟ 20 بووە، دووشەمیش 20 واتە جیاوازیەکە یەکە لێرە. پاشان لە مابەینی سێشەم و چارشەم جیاوازیەکە چەندە؟ 2 پلەی گەرمیە. لە مابەینی چارشەم و پێنجشەم چەندە جیاوازیەکە؟ لە مابەینی 18 و 22 4 پلەیە زیادی کردیە بە 4 پلە. 4 و لە مابەینی پێنجشەم و هەینی کەم بووە بە 1 پلە، کەمتر هاتیتە خوارێ بە 1 پلەی گەرمی. ئەوانە هەموو هاتینە خوارێ، کەم بووینە. لە بەرزترین پلەی گەرمی لە مابەینی دووشەم و سێشەم هیچ نییە، هەروەکو خۆیتی هیچ گۆڕانکاریە، هەر 26. پاشان سێشەم هەتا چارشەم پلەی گەرمی هاتیتە خوارێ، جیاوازیەکە تەنیا یەکە. چارشەم هەتا پێنجشەم جیاوازیەکە 1 2 3ە، 3 پلەی گەرمی چوویتە سەرێ. لە مابەینی پێنجشەم و هەینیش تەنیا 1 پلەی گەرمی چوویتە سەرێ. کەواتە زۆرترین جیاوازی لە مابەینی چارشەم و پێنجشەمە 4 پلەی گەرمی چوویتە سەرێ، نزمترین پلە. کەواتە دەنووسین 4 لە نزمترین پلەکانی گەرمی بوو یان بەرزترین لە نزمترین بوو، چونکە جیاوازیەکە زیاتر لە نزمترینە. کەواتە ئەوها پرسیاری 7 ئەوەشی کار ناکەم. پرسیاری 8 هەکار مێزێکی دانا کە درێژیەکەی 1.5 مەتر بوو لە ناوەڕاستی دیوارێک کە درێژیەکەی 6 مەتر بوو. ئەو دووریەی دەمینێتەوە لە نێوان لای ڕاستی مێزەکە و لای چەپی دیوارەکە چەندە؟ کە پرسیارەکەم خوێندەوە هەستم کرد تۆزێک ناڕوونیەک هەیە، تەمەشای لایە عەرەبیەکەم کرد، لەوێ نووسرا بوو بەو شێوەیە ئەو ماوەی مایتەوە لە مابەینی لای چەپی مێزەکە و لای چەپی دیوارەکە. کەواتە ئەگەر هەردوو لای چەپ بی، پرسیارەکە زۆر جیاوازە لەوەی ئەگەر لایەک لای چەپ بی و لایەک لای ڕاست بی، و جەنازانم ئەوەی ڕاستی بی لەسەر کامەی ڕاستە. تۆزێک سەیرە لای چەپی دیوار و لای ڕاستی مێز. هەز دەکەم هەڵەکە لێرەیە، ئەو جەنازانم زیاتر ئەمن لای چەپ و لای ڕاستی کێشەنی ئەوەی ڕاستی بی، بەڵام یەکێک نووسرابی چەپ یەکێک نووسرابی ڕاست، تۆزێک وەکۆی وایە هەڵەک هەبی. ئەمن لێرە ئەوها ڕۆنی دەکەمەوە، ئەوە دیوارەکەیە، درێژیەکەی لێرە تا ئێرە 6 مەترە درێژی ئەو دیوارەی. مێزە چیشمان هەیە، مێزەکەی لە ناوەڕاستی ئەو دیوارەی دادەنین، ئەوها دایدەنین. ئێستا لێمان دەپرسن ئایا بۆیە ناگەر باسی لای چەپ بکەین چەند مایتەوە لێرە، واتە چەند دیوار مایتەوە لە مابەینی لای چەپی دیوارەکە و لای چەپی مێزەکە، ئەو لێرە هەتا ئێرە چەندەکە مایتەوە.
دووسێ ڕێ هەیە لۆ ئەوەی ئەو پرسیارەی چاکەین. یەک لەوانە ئەوەیە ئەمن ئەو 6 مەترەی دەینم کە درێژی دیوارەکەیە، درێژی مێزەکەش مەتر و نیوە کە لێی دەردەکەم 6 1.5 لێ بڕوا دەکات 4.5. واتە ئەو لایەی کە مایتەوە ئەو لایەش کە مایتەوە بە هەردووچیان 4.5 مەترە. ئەمن دەمەوێت تەنیا یەک لای چەندە 4.5 دەینم دا بەشی 2 دەکەم دەردەچی 2 مەتر و 25 سانتیمەتر. هەر لای کە مایتەوە لێرە و لێرە. ئەوجا ئایا ئەو هایە یان مەبەستیان هەردوو لابەیەکەوە ئەو لایە و ئەو لایە چەندە کە مایتەوە، ئەو کات دەنووسین 4 مەتر و نیو. بەڵام ئەگەر هەر تەنیا لای چەپیان هەر تەنیا لای ڕاستیان بووێ، ئەو کات 2 مەتر و 25 سانتیمەترە. پرسیاری ژمارە 9 خالید 110 چیرۆکی هەیە و ئەحمەدیش 25 چیرۆکی زیاتر لە نیوەی چیرۆکەکانی خالید هەیە. ئایا ئەحمەد چەند چیرۆکی هەیە؟ خالید 110 چیرۆکی هەیە و ئەحمەد 25 زیاترە لە نیوەی. 110 دەکەمە نیوە دابەشی 2 دەکەم دەکا 55. ئەحمەد 25 زیاتر لە 55 هەیە، واتە 25 و 55 کۆ دەکەمەوە یەکسانە بە 8. کەواتە ئەحمەد 8 چیرۆکی هەیە. پرسیاری ژمارە 10 سێ کەس هەیە، ڕێباز و دڵشاد و ئاراز. کۆمەڵێک تۆپیان کڕی و لە نێوان خۆیان دابەشیان کرد. دابەشکردنەکە لێرە یەکسان نییە، نەک بە یەکسانی. ڕێباز نیوەی تۆپەکانی وەرگرت. نیوەی تۆپەکان بۆ ڕێباز. دڵشاد نیوەی ئەو تۆپانەی وەرگرت کە ڕێباز بەجێی هێشت بوون کە وەری نەگرت بوون. 5 تۆپیش بۆ ئاراز مایەوە. ئایا بە هەر سێکیان چەند تۆپیان هەیە؟ لێرە ئەمن پێویستە هاوکێشەیەک دروست بکەم. هەموو تۆپەکان دەنووسم پیتی ت لۆ هەموو تۆپەکان. لەلایەکی لە لایەکانی هاوکێشەکە، لای ڕاست یان لای چەپ کێشە نییە. ئەوجا ڕێباز نیوەی تۆپەکانی وەرگرت واتە نیو ت و نیوەکەی دیکە کە مابەوە نیوەی واتە 1/4 تۆپەکان چوو بۆ دڵشاد. ئارازیش 5 تۆپی بەبەرکەت. هاوکێشەکە ئەوها دروست دەکەم، پاشان نیو 1/4 کۆ دەکەمەوە دەبیتە 3/4. هەموو کەس دەبی بزانی نیو 1/4 کۆ دەکاتەوە. پاشان ئەو 3/4 دەبەمە لایەکەی دیکە لای ڕاست دەبیتە هێمایەکەی دەبیتە کەم. لێرە 1 دانە تئم هەیە، یەکی دەینم 3/4 لێکەم دەکەمەوە 1/4 دەردەچی. لە لای چەپیش 5 دەمینێتەوە. پاشان هەموو هاوکێشەکە لێک دەدەم لەگەڵ ژمارە 4 هەتا پیتی ت بەتەنیا بمینێتەوە. پیتی ت لە لای ڕاست یەکسانە بە 5 20. واتە هەموو تۆپەکان 20 دانە بوو. 10 دانەیان لۆ ڕێباز، 5 دانەیان لۆ دڵشاد، 5 دانەشیان لۆ ئاراز. پرسیاری ژمارە 11 ئۆتۆمبیلێک نرخە نوێیەکەی 20 ملیۆن دینارە. هەر ساڵێک نرخەکەی 50% دێتە خوارێ. ئایا پاشی 6 ساڵ نرخەکەی دەبیتە چەند؟ لێرە بە 2 جۆر دەتوانین ئەو پرسیارەی چاکەین. جۆری یەکەم، چونکە نرخەکە 50% دێتە خوارێ، واتە
هاوکێشەکەی بەو جۆرەی دەنووسین. لێرە ئەوە نرخەکەیتی پاش ماوەیەک. نرخەکەی کە بە نوێیەتی چەندە لێکی دەم لەگەڵ 0 و 50 و توان 6 چونکە 6 ساڵە بە 6 ساڵ. ئەو جە لە کاتی لێکدانی 20 ملیۆن لەگەڵ 0 و 50 توان 6 نرخەکەی دەکاتە 312,000 دینار و 600. 312,600 دینار. ڕێیەکی دیش هەیە، ئەویش ئاسانە. لێرە پاش 1 ساڵ نرخەکەی دەبیتە نیوە، دەبیتە 10 ملیۆن. پاش 2 ساڵ ئەو 10 ملیۆنەش دەبیتە نیوە 5 ملیۆن. پاش 3 ساڵ 2 ملیۆن و نیو، هەموو جارێ دەبیتە نیوە. پاش 4 ساڵ 2 نیو، نیوەی 2 نیوی 1/25 ملیۆن. پاش 5 ساڵی 625,000، یان 0 ژمارەی تەواو 625 ملیۆن، واتە 625,000. پاشی 6 ساڵی نیوەی 625 312,000 دینار و 600ەکە لێرە نەنووسرایە چونکە لێرە پاش فاریزەی ئەمن هەموو ڕەنووسەکانم نەنووسیە. بەڵام زیاتر ئەو 600 زۆر گرنگ نییە. ئەگەر لێرە وەڵامەکەی بنووسین تەنیا 312,000 دینار، ئەویش هەر دەبی، واتە تۆزێک نزیکی دەکەینەوە. کاتە بەو جۆرەش دەبی کو ژمارەکان کو پرسیارەکەی چاک دەکەین. بە هەر جۆرەک بی هەردوو بیرکردنەوەکە ڕاستە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 227 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.